بە دوواداچوون بۆ دیاردەی لەشفرۆشی بە چیرۆکی یەکێک لەو خانمانەوە دەستم پێکرد کە خراپی باری دارایی ناچاری کردبوو بۆ پەیداکردنی کرێخان و بژێوی ژیان و دەربەدەرنەبوونی منداڵەکانی جەستەی خۆی ڕۆژانە لەسەر شەقامەکان لەژێر هەتاوی گەرمی هاوین و لە بەردەم هەزاران ئۆتۆمبیل ئەرزان فرۆش بکات کە بەوتەی خۆی ماوەی 2 مانگە دەستی پێکردووە. قسەکانی تۆە کە من ناوڵیم خۆم ئەزانم گوناحە خۆم ئەزانم کارێکی خراپە کارێکی باش نییە دەفەرمو تۆ لە ڕێ ڕێکخراپە وەرە من بە ڕێکخراپ بناسێنە با مەعاشق مناڵەکەی بکە قسەکەم خراپە مەکرین خانۆکە بۆ من بدا بزانم بۆ مەکە ئەگەر بۆ منی کرد و من ئەو کارم کرد و هات مەسەلە و جابێت تۆ بە خۆت بە دەستەکانی خۆت من ڕەنیکە قسەکەم خراپە کاکە سبێ ناترسی تووشی نەخۆشیەکی خراپتر بی وەرە بەرە وەڵات چۆن ناترسم کاکە چۆن مرتاحی بەمیشە مرتاحی بە ناوی خوا شەوی وایە ئەو پشتێ بەخۆی زێنم گریا لە خۆیەتە دەرەوە ئەگە من ناخم بڕە باگریم ئەم ناگەڕە باوکی من دەردم زۆرە باوکی ئەوانەی لە شارەکانی هەرێمدا سەرقاڵی لەشفرۆشین کێن و لەکوێوە هاتوون و کێیان لە پشتە و دەرکەوتەکانی بۆ ئێستا و داهاتی کۆمەڵگاچین و بۆچی ناتوانرێت لە دیاردەوە بکرێنەوە بە حاڵەت پەیام لە بەدواداچوونەکانی ئەوەی دەستکەوت ئەوانەی بازرگانی بەلەشی خۆیانەوە دەکەن دوو بەشن بەشێکیان بە شێوەیەکی ڕێکخراو و باند کار دەکەن و زۆرترین کارەکانیان نهێنیە و لە ناو شارەکاندا خانووی تایبەت و جێگای تایبەتیان هەیە و پاڵپشتیەکی شارەوەیان هەیە کە دەستکەوتنی زانیاری لەسەر پاڵپشتەکانیان بۆ پەیام ئەستەم بوو بەڵام با پشت بەستن بە دوایین راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەتوانرێت بوترێت ئەم جۆرە لەشفرۆشیە بە شێوەیەکی ڕێکخراو بە پاڵپشتی سەرەکی بەرپرسان دەکرێت چ لە ناو حزب یان حکوومەت بێت بەشی دووەمی ئەوانن بازرگانی بەلەشی خۆیانەوە دەکەن ئەوانن کە ڕۆژانە لەسەر شەقامەکانەوە بە بیانووی فاڵ و بەختگرتنەوە و درەوزەکردن مامەڵەی فرۆشتنی لەشی خۆیان لەگەڵ دووکاندار و شۆفێری ئۆتۆمبیلەکان دەکەن و زۆر جاریش لە بازاڕەکاندا یەخەی گەنجەکان دەگرن کە بە پێی زانیاریەکانی پەیام ڕێژەکەیان بە 250 کەس ڕۆژانە و شەوانە لە ناو شاردا بە شێوەیەکی گۆڕاو ئەژمار دەکرێت لە ناو کۆڵانەکانیشدا خانووی تایبەتیان هەیە کە هەر بە پێی زانیاریەکانی پەیام زیاتر لە 160 ماڵ و شوێنی تایبەتیان هەیە لەم نێوەندەشدا ڕێژەیەک لەو لەشفرۆشانە بوونیان هەیە کە دۆخی سەختی دارایی و خراپی گوزەرانی ژیانیان و تێنەگەشتنیان لە دەرکەوتنی ئەو کردەوەیە وای لێکردوون پەنا بۆ لەشفرۆشی بەرن ئەو لێکەوتە دەرونیانەی کە لە دەرونی ئینسانانیشێ بۆ دەیان ساڵی تر تیا ئەمێنێتەوە هەموو نیشانەکانی زانستی تاوانناسی ئەومان پێڵەن کە بەشێکی زۆری ئەوانەی کە تاوانبارنەوە کەونە سەر شەقامەکان و خەریکی دزی و کاری تێکدەرانن بەشێکی زۆری ئەوانن کە لە منداڵیە تونگتیژیان بەرامبەرەکەی بە تایبەتیش تونگتیژی سێکسی دەستدرێژیکردنە سەر بۆ بەشێکی زۆری ئەمانش کە ئێستا خەریکی ئەو کارن هەمویان لەو تەمەنە مناڵەیان لەبەرەوە بە دڵنیایی ئەم کارە ئەگەرچی ڕێک بخرێت و ئەگەرچی ڕێک نەخرێ بەو شێوە پەرتەوازەیە مەکو توێژەری کۆمەڵایەتی لەگەڵیانی و بەکارێکی خراپی زەین ئەوانەی لەسەر شەقامەکاندا سەرقاڵی لەشفرۆشین بەشێکی زۆریان هی دەرەوەی هەرێمن کە هەیانە بۆ کەسابەت و هەشیانە بۆ کاری تایبەت ڕەوانە دەکرێن کە بەوتەی بەرپرسێکی ئەمنی شاری سلێمانی کە نەویست ناوی ئاشکرا بکرێت وتی ترسی ئەوەشیان لێ دەکرێت ئەوانەی خەڵکی دەرەوەی هەرێمن بۆ ئەوە نێردرابن نەخۆشی ئایدز یان هەر جۆرە نەخۆشیەکی تر لە هەرێمدا بڵاو بکەنەوە یان بۆ کاری ئەمنی و جاسووسی نێردرابن کە بەوتەی ڕاگەیاندنی ئاسایشی سلێمانیش ئەوانەی سەرقاڵی ئەو کارن و لە دەرەوە ژاتبن تەنها لە ڕووی ئەمنیەوە پەیوەندیان بە ئاسایشەوە هەیە و لەو ڕوەشەوە کۆنتڕۆڵ دەکرێن ئەرکێکی هاوبەشە لە نێوان دامەزراوی کۆمەڵایەتی یاسایی و دەستگای جێبەجێکاری لە وەزارەتی ناوخۆ و تەنانەت ئەرکی ئەنجومەن هەڵبژێراوەکانی شەکە کۆمەڵگە لەم حاڵەت و دیاردە خراپانە بپارێزن ئێمە ئەو ئەرکانەی کەوێتە سەرشانی ئێمە بەداخەوە بۆی قێرانی داراییەوە ئێمە ناتوانین بەو ئاراستەیە جوڵە بکەین چونکە تۆ بێ بۆ هەر یەکێکیان لێکۆڵینەت نەوەت هەبێت تۆ ناتوانانی بڕیارێکی گشتگیر بدەیت بۆ هەمویان ئێمە دەستگایەکی کۆمەڵایەتین ئەبێت لە هەر کەسێک بکۆڵینەوە کە بۆ پەناباتە بەر سوال بۆ پەناباتە بەر کارێک کە لە دەرەوەی فیترەتی ئینسانە دەرەوەی یاسای بزانی هۆکارەکەی چییە لە هۆکارەکەی بکۆڵیتەوە ئایا ئەو کەسە بەهۆی
نەبوونی و نەداریەوە کەوتۆتە ناو ئەو گێژاوە ئەو گرفتەوە ئەبێ دامیکەی دوایە بێ پشتیوانی بکەیت و ئەگەر کێشەیەکی دەرونی و کۆمەڵایەتی هەیە بەهۆی تۆڕێکەوە تێکەوتووە بێ یارمەتی بەی پشتیوانی بکەی بۆی ژیانی ئاسایی بکەیتەوە بیگەڕێتەوە بۆ ناو کۆمەڵگەوە ببێتە ئینسانێکی ساڵح. تاکە ڕێگری بۆ کەمبوونەوەی یان بە جۆرێکی تر بۆ ڕێخستنی دیاردەی لەشفرۆشی نەبوونی یاسایەکی گونجاوە لا هەرێمی کوردستان. ئەوانەی گێچەڵ بە خەڵک دەفرۆشن بە ناوی فاڵ و بەختگرتنەوە و مامەڵەی بازرگانی لەشیان دەکەن بە پێی یاسا گەر سکاڵاشیان لەسەر تۆمار بکەیت و ڕادستی پۆلیسیشان بکەیت بە کەفالەتی دا تا 15,000 دینار ئازاد دەکرێن. بەشێک لە چالاکوانانی بواریژنانیش بڕوایان وایە نەبوونی یاسایەکی تایبەت بۆ ڕێگریکردن لا دیاردەی لەشفرۆشی و ڕێکخستنیان کاریگەری خراپ لەسەر کۆمەڵگا لە داهاتوودا دروست دەکات کە کاریگەری لەسەر هەڵوەشاندنەوەی بنەمای خێزان هەیە و تاکە ڕێگا بۆ کۆکردنەوەشیان لەسەر شەقامەکان نەبوونی یاسایە کە بەرپرسانی پەیوەندیدار بەهۆی فشاری داواکاری گشتیەوە نەیانەوێت تەنانەت قسە لەسەر خراپی یاساکە بکەن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.